سلااوان لێبێ دیارە من ئەمڕۆ لە نێو بازارێکی کەرکووکم ێوازانن هەر گەڕکی بازارێک تایبەت بەخۆی هەیە ئێرە بازاری ئیسکانە کا لە نێو گەڕکی ئیسکانی شارەکەیە کۆمەڵێک با بڵێن کەلوپەل و خواردن ینی شتی جیاواز لەم بازارڕە هەیە من جارێ ئەمەوێ دیمەنێکی بازارەکە پیشانی ئێوە بدەم کە لە مانگی ڕەمەزانە خۆی ئامادە ئاکات بۆ پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان و هاوڵاتیانیش عادەتەن ڕوو لەم بازارانەکەن بۆی کە کەلوپەل بکڕن جۆرەها دوکان و جۆرەها کەلوپەل لەم بازارە هەیە ئەوانەی کە یەکێک لەوانی کە زۆر خواستی لەسرە چییە؟ ترشاتە ئەمە با بڵێن وەکو میوانێکی بەردەوام وایە لەسەر سفرەخوانەکان لە مانگی ڕەمەزانە ینی لای هەمووان ڕوونە لە کەرکووک و لە سلێمانی و لە هەموو ناوچەکان بۆ شێوەیە دیارە کۆمەڵێک لەم دوکانێک کە منی لێم کۆمەڵێک ترشاتی جیاواز دەبینم کۆمەڵێک ئامادەکاری زۆر جوانە بینم کە بۆ ڕەمەزان ئەم دوکانەی گەڕەکی ئیسکان لە کەرکووک کردوێتی سڵاو لێبێ پێم بڵێ ئامادەکارەکانتان بۆ ڕەمەزان چۆن بۆ جۆرەکانی ترشات لای ئێوە چییە؟ جیاوازی لە بینی ترشاتی کەرکووک و ترشاتی سلێمانی و ترشاتی ناوچەکانی دیکە چییە؟ سەرەتا زۆر بەخێر بێن پیرۆزبای مانگی ڕەمەزان لە هەموو موسڵمانی جیانەکەم ترشاتی سلێمانی لای ئێمە بەناو مانگە بە هەنار هەمانە بە شانە هەمانە بە تەمەرەندی هەمانە بە قەیسی هەمانە جۆرەکانی زۆرن یەک دوو ئەشمانەیە بە غای عینەن لەبانەوە ئەنوە عشقات زۆری تشارمان لایە باش ئەمە جیاوازی نرخانە هەیە یان چی؟ چۆن نییە من کولی دێتە 4000 مەسەدا بێ ئەوەی کێشن دوای ماوەەکانی تێکیت تقریبا خۆی لە 4 ئەموا دەگرێتەوە کە دایانی تەشکیلەکان لە قەیسی لە ئەنجیرە لە گوێزە لەم بابەتانەیە باشە کام جۆر ترشاتە لە هەمووی بەناوبانگترەیە خۆت خواستی لەسەر سوور ڕووبانە لامی خۆشترە لای خاستە ڕەمەزانان تایبەتمەندیەکی خۆی هەیە خەڵک زۆری بە چەند ڕۆژێک ئێوە دەستان بە ئامادەکاری ڕەمەزان کردووە تا ئێستا خەڵک ئەم ساڵ خواستی چۆنە بۆ ترشات ینی زیاترە کەمتر پێش ڕەمەزان بە مانگێ زیاتر ینی ئامادەکاری کاملەکەن ینی لە ڕووی خەزنکردنی تووشات و زەیتون و شانەوە چکە بە جۆری کە هەتا ڕەمەزان کار مەجەل ئەومان نامێنێ بڕین بۆ بازار و شانە و تر ئەمەکاریەکەی حازێکی باسی کەوانم بۆ کە ئێستا لای تۆ دەسەکەوی ینی جۆرەکانی چیە بۆ منە چەند زۆر زەیتونە دێت ئەم جۆری ئەمە زەیتونی گێلاسە ئەم زەیتونی گێلاسە بە گێلاس تەبیعی خۆمانێگیرنەوە ئەوە هەر نییە لێرە ئەمە بەڕوو بە هەنارە عینە مەقسەد هەمانە بە قەیسی هەمانە بازە هەمانە بە کەچەب ئەنوە ئەشقال زەیتونی دێ ئەنوە ئەشقال تایمی لەگەرایە پێش ڕاستەخۆکەوتت من خۆم زۆر گرنگی بە ترشاتی سلێمانی ئەدەم بۆچی ئەمە ئەمە زیاتر لە 25 ساڵە باوکم تووشات لەو لایەنە لە کوردستانیانە کە لەیانێ بۆ بەناوبانگە خەڵک زیاتر دێ بێرە بۆ ناوە دێ جیاوازی نێوان ترشاتی کەرکووک و ترشاتی سلێمانی چییە؟ زۆرە زۆرە جیاوازی زۆرە بۆ منە تووشەری کەرکووک جێزەرە شێلم ئەوانی تێکرێمە و شایەتی ناکەن ئەبەدیەن سلێمانی تێی نییە هەرزانەکەوێ ئەمە شاید ئێمە مادەی 4 مادی تێکەین سێ بن عەرز خێر درۆزی قەرنابی ئەم 4 مادی تێکەین مادی خۆمانە هین سووری ئەمانە نییە یان مادێکی ناسکە ئەم شان ناگرێتەوە تر بۆیە جیاوازی ئەوەی دوایش پێ دەڵێم زیاد لە 20 ساڵە باوکم ئەم ئیشاکە تروا مەسەپەرشەکەم ئەمە بە پێی ناوچەکان ناوەندرێ یان بۆ منە ترشاتی کەرکووک ترشاتی سلێمانی یان ناوی دیکەیان هەیە من ناوەکانە نەزانی بێ ئەمە پێم ترشات سلێمانی پێم ترشات چەمچەماڵ ئەو ڕاستیە پێم ترشات سلێمانی بەس خۆی بەرسلێمانی بەناوبانگە بەڵام خۆی چەمچەماڵە تێم چۆن ئاها یعنی خەڵکە بۆ شێوەی دێ بەس خەڵک بەعام دێ بەناوی سلێمانی دێ خواست لەسەر ترشاتی سلێمانی باڵێ زۆرە کاروان ئەگەر نرخی ئەوە نییە کەواتۆگری لێک من ئەدوان بدەمێن بەسێ بەڵام بە شێوازێکە بدەمێ قەیسی مەخسەر ئەم قەیسی و هەنجوری تومانی تێ ناکەم جۆزمانی تێ ناکەم ئادی کاروان باش شتێکمان بۆ تاقیکاتەوە خەیچەکە لە ناو زەرفێکە کیلۆیەکمان بۆ بکێشێ بۆ نمونە با لە هەموو ترشاتەکانی تیا بێ کاروان گوێت لێمە زۆر زۆرە کاروان ئەگەر ئاری من جۆم لە تۆیە ئەگەر بتوانێت ئەو ئاری لە ستۆدیۆ داواکە جۆرێک لە ترشاتمان بۆ تاقیکاتەوە چی و چی تێکەڵەکەن تێکەڵێکمان بۆ دروست بکە تێکەڵەیەکی کەرکووک کامێ بە ئەو بزانین باشە ئەمانەیە شتێکمان پیشان بدەیت کە زیاتر لە وەگەوەی تۆ چەمچەماڵ ئاری دیارە ئەمان لەسەر شێوازی ئەو شێوازە کارەکەن کە شێوازێکی پێوترێت ترشاتی چەمچەماڵ کە ئێستا لە کەرکووکە زۆر خواسی لەسەرە ترشاتێکی شێ ترشاتی سلێمانی ئێستا ئەمە شێوازی کام ترشاتیە من ئامادەیەکەی ئەمە بەڕوو بە هەنارە ئەمە ئەوەی چەمچەماڵە ئەوە جۆرەی چەمچەماڵە باشە ئاری ئەڵێ ئەم دوو جۆرەیان ئەمەیان بەغایی پێڵێن بەڕاستی ئاری ینی ئەمڕۆ ترشاتی جیاواز من لێرە بینم
داواکەم کاک حەسەنیش بێت پیشانی بدەین ترشات بەسیر ئەمە چییە ئەمە تەماتەیە یاخۆ چییە بیبەر کەرزی پێێن تورکیا بیبەری کەرەس ئەمەیان وڵەسیری پێێن ئەمە گوڵەسیرە ئەمەیان هەرسیری حەوت ساڵەیە و جگەلەوەی کەوا ترشاتە کاروان ئەگەر گوێت لە من بێ لە هەندێک شوێن ترشاتی زۆر جیاواز بوونی هەیە بۆ نمونەیەکێک لەو ترشاتانی کە هەیە و تۆزێک بەدەگمە لە لای ترشات فرۆشەکان دەستەکەوێ ترشاتی ڕێواسە لای ئەو ترشاتی ڕێواسەیان دروستی کردووە و پێشتر و نەما بێت کەمە قسەمان لەسەرەوەش بۆ بکە میوانم پرسیارەکەم ئێستا لەم میوانە پرسیارەکەم هاوکارانم لە ستۆدیۆ پرسیاری ئەوواکەن کەەوە جۆرێک لە ترشات هەیە ترشاتی ڕێواز کە زۆرێکی دەگمەنە و بە کەمی دەسەکەوێت لای ئێوە دەسەکەوێت؟ نه ئەوە زارستانی ڕاحبەتی لەسرا ڕێوازە و تریس سپیشتی وای بێ ئاوی ترە ئەو دوان لێرە نییە زۆر ئەم ترشاتە من بەلامەوە جۆرێکی جیاوازە ئەمە چ زۆرە ترشاتەکە پیشانی بدەکات لە هاانێ ئەمە خۆی لە برنج و بادەم و بیبەر ئەمە شە مەگدو سووریا بایجانی پێێن ئەینەن جۆز و بادەمە و شانی تێرە زیاد لەگە پەنیرا خورێ ئەمانە نرخەکانیان چۆنە؟ ئەمە کوری 10,000 دی ئەمە کوری 6,000 دی هەر زۆری ئاری ئەم ترشات فرۆشەمانەوە کیسەیەکی ئامادە کردەوە من نامەوێت لە پێشتاوی ئێوە تاقیب بکەمەوە زانم ئێوەش خواستان بۆ ترشاتەکە بێت و ڕەنگە وەکو لە مناڵی ئەوترا نەوسی ئەوش بێتە ملو نەوسیەمە نایەتە مەلەتکردن تاقیکەرەوە بێ خۆی هەر بەلای دوکانێکی ترشات فرۆش هابڕۆی بۆن و بەرانی ترشاتە پێ بە بەڵێ لە خزمەتانەیە ئاری کردی بە دیاری بۆ ئێوە منش ئەیخەم بە سارێکەوە ئۆینێرم بۆ سلێمانی بە هیوام ناو ستۆدیۆ خۆت و لاانە تاقیب بکەنەوە بزانن خواست تامی ترشاتەکەی کەرکک چۆنە سپاسێکین کاروان دەستی خۆش بێ سپاسێکین